ڕژیمی ئێران لە دوایین هێرشەکانی بۆ سەر حزبە دژبەرەکان لە هەرێمی کوردستان وەک باس دەکرێت موشەکی مەترسیداری بەکارهێناوە و بەرپرسانی ئەو حزبانەش دەڵێن پێدەچێت ڕژیمی ئێران چەکی قەدەخەکراوی فسفۆری سپی بەکارهێنابێ. ئەمەش بۆ پێیەی نیشانەکانی ئەو جۆرە چەکە بە بریندارەکانەوە دیارە، بۆیە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن لێکۆڵینەوە لەم پرسە بکەن و هەڵوێز وەربگرن و ڕێگا بە بەکارهێنانی ئەم جۆرە چەکە قەدەخەکراوانە نەدەن. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ لە هەرێمی کوردستانەوە. دیار، ڕژیمی ئێران چ جۆرە موشەکێکی بەکارهێناوە؟ کێ دەڵێ ئەم چەکانە چەکی فسفۆری بوون؟ بەڵێ بەفراو سلااوت لێبێ، منەمەوێت لە هەواڵێکی گەرم و دەست پێ بکەم. دیارە کەمێک لەمەوبەر لە دۆڵی فەقیانە کە دەکەوێتە سولویداری سەربەخۆی سۆران لەوێ تەقە لە پێشمەرگەکانی دیموکرات کراوە، بۆ هۆیەوە پێشمەرگەیەک بریندار بووە و ڕەوانی نەخۆشخانە کراوە. ئەمە سەرچاوێکی ئەمنی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە کەمێک لەمەوبەر بووە ئەم ڕووداوی تەقەکردنەوە دیاریش نییە ئایا دەستی ڕژێمی ئێرانی تێدا یاخود گروپە ناوخۆیەکانی عێراق کە هاوپەیمانی ئێرانن ئەوان تەقیان کردو یاخودنا. ئەمە لە لایەکی دیکەەوە ئەمە باستەوە بکەم کە لە ماوەی چەند ڕۆژێکە ڕژێمی ئێران جۆرە چەکێک دژ بە حزبە دژبەرەکانی دژ بە ئێران بەکارێنێ و ئەمە شوای کردووە کە ترس و دڵڕاوکێکی زۆر لە هەرێمی کوردستان دروست بکات. بەو پێیکە وەکو بەرپرسانی پارتە دژبەرەکانی ئێران باسی دەکەن کە گومان دەکەن کە چەکی فسفۆری بەکارات بێت لە بڵین لە کاتی بردومانەکاندا. شەوی ڕابردوو ئێوارەی دوێنێ بڵین لە دۆڵی بڵێ هەن لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران موشکێک لە جۆری خەیبەر ئاراستەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کرا، بۆ هۆیەوە 6 پێشمەرگە بریندار بوون و ڕەوانی نەخۆشخانە کران و هەندێکیان نردرایە و ماڵەوە، بەڵام هەندێکیان تاوکو ێساکە لە نەخۆشخانەن. بەرپرسان باسەکەن کە گومانیان هەیە کە لە ناو بڵین ئەو موشکی کە بەکار هاتووە و چەکی فسفۆری سپی بڵین بەکار هاتبێ و ئەمە شوای کردووە کە ترس و دڵڕاوکێکی زۆر دروست بکاوکو ئاماژەم پێدا کە دەڵێن ئەمە پێشاتێکی نوێیە. بۆ زانیاری زیاتر و بۆ پشاسکردنەوەی ئەم قسانم ئەچینە لای بەرپرسی ئەمنی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە لێدوانێکی بۆ دەنگی ئەمریکا داوە با پێکەوە بینەری بین. یەک موشکی خێبەشکێن لە فێرگەکەمانی داوە لە دۆڵی ئالانە کە بەداخەوە چەند کەس لە هاوڕێیانمان بریندارن کە برینەکەیشیان بەبوون ئەوەیە کە پێم وابێ یا پێمان وابێ بە تایبەت لە خەستەخانەکانە واڵێن کە ئەمە چەکی قەدەغەکراوی فسفۆری سپی بەکار هاتووە کە لەگەڵ بریندارەکانی قساکەی هەمویان باسیەوەکەن کە نێو قڕگووانیان ئەسووتێتەوە حاڵەتی شانەوەیان هەیە و پێم وابێ ئەمە دەریە قات یا وانیشانەدات کە چەکی قەدەغەکراو بەکارات بێت بە دنیای وەگەر لایەنە پەیوەندیدارەکانی لایەنە پەیوەندیدارەکان نێنێتەکەت بە دنیای و لەوانەیە چەکی زۆر خراپتر بەکاربێنێ دژبەرانی خۆی. بەڵێ بەفراو ئەمێ باسەوە بکەم کە ئەو چەکی بڵین موشکی خەیبەر کە توانای بڕینی 1450 کیلۆمەتری هەیە و ئەمەش وەکوتم ئەمە پێشاتێکی نوێیە سەبارەت بە حەزبەکانی دژ بە ڕژێمی ئێران لە هەرێمی کوردستان بەرپایەکە ڕژێمی ئێران. باشە دیار، ینی لە گۆر هەن راپۆرتان ڕژیمە ئێرانی هێزن زیاتر لە دەڤەرین سینۆریین بە هەرێما کوردستانی را کۆمکردنە تا دەوێت دەربارەی وان وەیەکێدا چ زانیاری هەنە؟ بەڵێ بە پێی و زانیارانی کە دراون بە دەنگی ئەمریکا دیارە لە تەواوی سنوورەکانی سەر سنووری خاکی هەرێمی کوردستان ڕژێمی ئێران هێزەکانی زیاتر کردووە لە ناوچە سنوورەکان و بە پێی و زانیارانی کە دراون بە ئێمە نزیکەی 200 بۆ کیلۆمەترێک هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە، تەنانەت لە پێش چاوی پاسەوانانی سنوور هاتوونەتە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانەوە. ئەمەش بۆ ئەوەیە کە ڕژێمی ئێران ترسی ئەوەی هەیە کە حەزبەکانی ئەو حەزبانی کە لە هەرێمی کوردستانن کە دژ بە ئێرانن ترسی ئەوەی هەیە کە لێرەوە لە ناو خاکی هەرێمی کوردستان یاخود لە ناو خاکی عێراقەوە دزە بکەنە ناو خاکی
ئێران و بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمەش لە ترسی ئەوەیەک بۆی ژمارەکەی زیاد کردووە و هەر بە پێ و زانێرن کە دراون بە ئێمە ژمارەی زۆر هەر لە سەتای جەنگی نێوان ئەمریکا بۆ ئێران ژمارەی زۆر لە چەکدارانی گروپە جیاوازەکانی سەر بە حەج شعبی داخلی ڕۆژهەڵاتی کوردستان بوونە بەمبەستی پاڵپشتکردن لە ڕژێمی ئێران بۆیە دۆخەکەی ئێستاکە بەو شێوەیەوە ئاماژەم پێدا کە ژمارەی سوپای پازاران لە ناوچە سوورەکان زیادی کردووە. بەێ پامێر دیار جەمال سپاس بۆ ڤانزانیاریێنتە.